هەڵمەتە بەرفراوانەکەی خێرخوازی بەخشین و کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی غەزا کاردانەوە و بەدەمەوەچوونی فراوانی هاوڵاتیانی کوردستانی لێکەوتووەتەوە. خەڵکی بە ماڵ و سامانیان و تەنانەت بە خشت و کەلوپەلی تایبەتیش هاوکاری غەزە دەکەن. بەڵام گروپ و خەڵکانێک لە چوارچێوەی بیرکردنەوەی شێوا و خۆیان لەژێر سێبەری دەسەڵات ڕەخنە لەو هەڵمەتە مرۆڤایەتی و ئیسلام دۆستیەی گەلی کورد دەگرن کە بۆ منداڵان و برسیکراوانی غەزە بەرپا کراوە. ئەو هەڵمەتەی دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازیەکانی دیکە بۆ غەزە دەیکەن هەرزوو هەندێک گروپ و کەسانێکی لەژێر سێبەری دەسەڵاتدا هێنایە گۆ و کەوتنە دەنوکلێدان. ئەوان ڕەخنەی ئەوە دەگرن گوایە لە کوردستان هەژار و برسی هەیە و هاوکاری ناکرێن بێئاگا لەوەی دەستگای خێرخوازی بەخشین نەکار هاوکاری ناوخۆ و باشووری کوردستانی بەدە هێندەی غەزە کردووە هاوکاری هەموو پارچەکانی کوردستانیشی لەبیر نەکردووە. جیاواز لەوەی دەستگای خێرخوازی بەخشین مانگانە موچەی سەدان منداڵی بێباوک و بێهاوسەر و هەژار و نەدار بەبێ دواکەوتن لە کاتی خۆیدا دابەش دەکات سەدان خانووی دیکەشی بۆ خەڵکی لێقەوما و نەداران دروست کردووە. هەموو جەژنێکیش هاوکاری هەزاران کەس دەکات. سەمەرەیە و کەسانە لەوەدایە زۆرێکیان جگە لە زمانێکی پڕ لە ڕەقکەوشەی پێڕیز دەکەن هیچ شتێکی دیکە نییە بۆ مرۆڤایەتی کردبێت و شانازی پێوە بکەن کەچی دیان ڕەخنە لە موسڵمانێک دەگرن کە هاوکاری کەسانێک دەکەن لە برسێتیدا ئێسکیان دەرکەوتووە و گیان دەدەن و دەمرن. ئەو بەناوڕەخنەگرانە نازانن کە دوای 34 ساڵ لە حکومڕانی میلەتێک کە ژێر خاک و سەرخاکەکەی ئاڵتون و سامان بێت چۆن دەبێت بە خێر و خێرات بەڕێوە بچێت. بۆچی دەبێت موچەخۆری هەرێم برسی بکرێت و چاوی لە دەستی خێرۆمەند بێت و پیتاکی بۆ بکرێت. ئاخۆ ناپرسن ئەمە دەرەنجامی خراپ مامەڵەکردن و شکستێنانی حکومڕانی دەسەڵاتێکی خۆسەپێنە یاخود ئەوەش دەخەنە ملی بەخشەران و دەستگا خێرخوازیەکان. ئەو کەسانەی بەفیتی دەسەڵات ڕەخنە لە پرۆژەی خێرخوازی ڕێکخراوە ئیسلامیەکان دەگرن باشتر وایە ڕووی ڕەخنەکانیان بکەنە ئەو دەسەڵاتەی 34 ساڵە خەڵک و موچەخۆر برسی دەکات و بە ناوی ئابووری سەربەخۆوە دەیان قەیران و چەرمەسەری دەستکردی بەسەر خەڵکی کوردستاندا هێناوە.